لە کەشێکی نمەباراندا یاری لووتکە لە نێوانیانەی نەورۆزی بەرگسپی و پێشمەرگەی بەرگ سەوز بەڕێوە چوو لە میانەی هەفتەی 15 خولی عێراق بۆ ئاستی خوار حەڤە ساڵان یانەی نەورۆز لەسەر یاریگای کەما سەلیم پێشوازی لە یانەی پێشمەرگە کرد لەگەڵ دەستپێکی یارێکە و لە خولەکی هەشدا موعان بەراع گۆڵی یەکەم و پێشکەوتنی بۆ پێشمەرگە تۆمار کرد و نیوەی یەکەم بەو تاکە گۆڵا کۆتایی هات. نیوەی دووەم زۆر گەرم و گوڕ بوو لە خولەکی 47دا محەممەد گۆران گۆڵی دووەمیشی بۆ خوار حەڤە ساڵانی پێشمەرگە زیاد کردو ئەنجامەکەی کردە دووهێندا. لە خولەکی هەشتا ململانێ دەستی پێکرد نەورۆز گۆڵ یەکەم لەلایەن شاکی و محەممەدەوە تۆمار کرد دواتر لێدانێکی سزای بۆ هەژمار کرا بەڵام لە دەستیدا. یەک خولەک دواتر یانەی پێشمەرگە لە ڕێگەی ئەحمەد دەردیەوە گۆڵی سێمی زیاد کرد و ئەنجامەکەی لەسەر نەورۆز قورستر کرد بەڵام زۆری نەخایەن دواتر ئەلەند محەممەد گۆڵی دووەمی بۆ نەورۆز تۆمار کرد. لاوانی نەورۆز نەیانتوانی ئەنجامەکە یەکسام بکەنەوە و لە کۆتاییدا بە ئەنجامی 3-2 پێشمەرگە یاریەکەی لە نەورۆز بردەوە. دەستخۆشتان لێگەم سوپاس بۆ خواتی پێمام ساڵ چواردە یاریمان کردو تاکە یانە بین کە بەبێ دۆڕان ئەمڕۆ یەکەم دۆڕامان لە یاریەکە دۆڕین. سوپاس بە خۆیاریکی زۆر باشمان کرد. جێم یەکەم یاریزانەکان لە کەشی یاری خۆیانە نەبوون جێمی دوم هاتنەوە کەشی یاری خۆیان سوپاس بە خۆیاریکی باشیان کرد. ڕاستی فەوتاندنی ئەو لێدانی سزای بوو بە هۆکارێک کە نەمانتوانی یاریەکە بیزنەوە بە یەکسانی لە یاریگای خۆمانە بچینە دەرەوە بە ئیزنی خۆ ئێمە ئیشاڵڵا هەوڵی ئەوە دەین کە ئەم سەیاری مامانە هەستێکی بەرینەوە و ئیشاڵڵا بچینە خۆناغەکانی داهاتوو. سەرەتا بە خێراتتانەکەم دیارە خۆ دەزانی یاری نێوان دوو نادی چارێک هایمە خورسی خۆی هەیە نادی نەورۆزی ئەنجامەکانی زۆر باش بوون یانێکی زۆر باش بوون بەڵام سپاس بۆ خۆی گەورە یاریزانەکانی ئەمەم ڕۆمۆفەختر بوون یاریەکەمان بردەوانێ بەڵام ئەوان ژارێکی زۆر باشیان کرد. هاو تەنها ئەم تیپەکە بەم ئاستەوەکەی بینن تەنها برایەتی ناو تیپەکەیە نەمانێش وەکو عایلەیەک وەکو خێزانێک تیپەکەمان کۆ کردوێتەوە لە ئەوەڵ ڕۆژەوانێ ئینشاءڵڵا تا کۆتایی دەوری وەکو عایلەیەک ئەمێنین. بەمبرنەوەیە یانەی پێشمەرگە خاڵەکانی بۆ 40 خاڵ بەرز کردەوە و لە پێشەنگی ڕیزبەندیدا ماوەتەوە یانەی نەورۆزیش بە 34 خاڵەوە بۆ خانەی سێیەم دابەزی و پلەی دووەمی لە بەرژەوەندی مووسڵ لە دەستدا. بڕیارتەها کەناڵی پەیام سلێمانی.